ئەمە خەڵاڵی مەجدولە، ئەمە نزیک 5 بۆ 6 سانتیمە بێ، ئەمە گەورەتریشە بێ 15-20 ڕۆژی تر و وەکو چکلێتی لێ ینی داری وایە دە بەچکاکە. ئێستا ئێمە حسای بکە نزیک 15-16 هزار بەچکەمانێ. ئەم خورما کە بەدەست منەوەی ئەم خورما کیلۆی 25 هزار دینارە لە جنوبە 20,000 دینارە. 4 ساڵە بۆ 3 ساڵە خەریکی میشین لە کۆنەوە هەرهەمان بووە، بەڵام ئەم نەسیجی پێڵێن نەسیجی لە مختبەرەکانە دوورسەکری. ئەمە ئێمە مەجدولمان هەیە مختبەرەکەی ئەمریکیە، بەڵام لە ئەسڵە فەڵەستینیە خۆی پێشانگایەک بوو لە ئیمارات بینام. ئێمە شتمان بە تەجروبەی کینزان پێشتر خورما هەبووە لە گەرمیانە، بەڵام زانام نەسیجیە بێ. ئێمە تاقیمان کردەوە بووینە پێشەنگ کە گەورەترین باخی خورمامان لە گەرمیان دروست کرد. ئێستا شکر بۆ خۆی گەورەوە 2 ساڵە بەرەدا، بەڵام ساڵی ئەوڵ بەرەکەی کەم بوو، هەشتێکی احتیادی بوو، دڵمان پێی خۆش بوو. بەسم ساڵ ماشەڵایەوێ سا خۆتانەی بینی شتێکی زۆر دەرەجە یەک دەرچووە، یعنی دانەیەکی بە ئەندازەی لەپی دەسە بێت. ینی شکر بۆ خۆی گەورە ساڵ ئەمە مەجدولەکەی پیاڵێن بەرحەکەشمان ماشەڵایەوە گرتوێتی. بۆ من داواکارم لە ئەوڵ لە جوتیاران تا پێیان نەکرێت نەسیجی بنن، حڕەکە نەنەن 7 ساڵ، ینی 7 ساڵ بە دیارۆ دامێنن نەسیجی لە خلال 2 ساڵە. ئەمە پێشتر ڤیدۆشمان کردووە تقریبان ئەوە نەبووە، یەک بنووس بووە، ئێمە چاندومانەوە 3 ساڵ و تقریب نیوە. شکر بۆخوا بەریدا و ناجەحە و ڕێژەی وشکبوونەوە تایە 100 یان ئەم دارانەی سە جەنابتان بیناتانە. ئەمە ئەم گڵانە ئەیبینی هەمووی بەچکەیەتی، ینی داری وایە دە بەچکاکە. ئێستا ئێمە حسای بکە نزیک 15-16 هزار بەچکەمانەیە، بەچکەی داری خونەوە و ئەبێ ساڵی ئایندەیش لی بکەینەوە. و تازەیش پێش ئەم حادەسی کە لە منتەقەکە بووە، ئێمە پێش 6 مانگ لە بریتانیا 5,000 داری ترمان هاوردۆ دوای ئەیبینی خۆتان ئامادەی بۆ چاندن. بەڵامەتر من وتم سەرەتا داواکارم لە لایەنە بەرپرسەکانیشیان ئێمە لە گەرمیانە حیفە بڕین لە جنوب و لە وڵاتانی ترەوە خورما بێنن داخلەوەی. ئەم خورما کە بەدەست منەوەی ئەم خورما کیلۆی 25,000 دینارە لە جنوبە 20,000 دینارە. مالای ئێمە وای لێ بکەین زۆر بێکی بێتە 10,000 بۆ ناخۆی خۆمان، زەری لێ ناکەین. ئێمە گەر ئەوشم چەند جارە لە هینەکان باس کردووە لە پەیجەکان تریشەوە پار کۆمەڵێکیان وتەمەی عەرەب و نابێ و ڕەسەنایەتی کوردووە بە کورسانەوەنە گەورەی شکر بۆ خۆی گەورە گوێزی هەیە، فستقی هەیە، لەم لاوە لەم گەرمایە خورمای هەیە. حیفە ئێمەی گەرمیان خورما نەچێنین، لەبەرەوە هەم دارێ مبارەکە و هەم بەرێکی زۆر شێ ماشەڵایەوێت. ئێمە ئێرە جاران وا تێگەشتی بوون خوێوێ و نازانم ئاوی سوێرێوە نەخێر، خورما ئاوی شیرینی دەرەجەیی شێوێت و ئاوی کورسان سازگارە. یعنی خورما ئێمە زۆر دەرەجەیەکە ئەم ساڵش بۆ ئەوی بڵێن ئێمە بتوانین هەناردەی دەڕۆی وڵات بکەین ناتوانین، بەڵام ئەوەی تایە دڵخۆشیەوەی تایە هەر هەمووی بەری گرتووە و ناخۆی خۆمان بێعیبە. من حەزەکەم داواشەکەم کە جوتیار ئەڕوا ئەی کڕێت لە جنوب و ئەوانە ئەی کڕن ئەیهێنن حڕە و لەوانیش هەرزانتر ئێمە بە شەریکەی بڕتانی شەرکی دیپیدی وەکالەتی کورسانی داوە پێمان کە ئەوەی کە دروستێکە لە جومار ئێمە حازر هەمانە. من حەزەکەم جوتیار بیکڕێ ئەگەر ینی بە هەر قیمەت و نرخێ بێت جوتیار ئەمە بنا باشترە. ینی پێشتر ئێمە پرتەقاڵمان نایە، لیمۆمان بەرگەی سەرماکەی ناگرێ، بەرگەی گەرماکیشی ناگرێ. بەرحێکە لای خۆمان زۆر تایبەتە و ئەم مەجدولەیشە زۆر گران بوو، پێشتر کەس نییە لە گەرمیان هەن نەبوو. ئێستا شکر بۆ خۆی گەورەمە چاندومانە و دەرەجە یەک مەجدول دەرەچێ. ئێستا ئەمە خەڵاڵی پێڵێن، ئەمە خەڵاڵی مەجدولە، ئەمە نزیک 5 بۆ 6 سانتیمە بێ. ئەمە گەورەتریشە بێ 15-20 ڕۆژی تر و وەکو چکلێتی لێدێ، تامەکەی وەکو چکلێتی لێدێمە مەجدولەکەیە زۆر بە تامە، زۆریش بێ عیبە. تەسەوەڕ بکە لە خاڵس و بەسڕش مونترە لە گەرمیان ئاوا دەرچووە. لای خۆمان ئێمەی گەرمیان حەزمان لێ خورماکەمە شیرەی هەبێ، شیرین بێ. ئەو خورماشە بەرحێکەیە، ڕۆن و شیرینی بەرحەیە، ئەوشمان هەیە، ئەوش زۆر دەرەجەیەک.